تا دێت تینی ئاگرەکە بەهێزتر و سنوورەکەشی فراوانتر دەبێت. جوتیاری ئەم زەویە بە مەبەستی سووتاندنی جاڕەکەی ئەم ئاگرەی کردوتەوە، بەڵام لە کۆنتڕۆڵ دەرچووە و نزیکە بەیتی پلاستیکی هاوڵاتیەکی دیکە بکاتە سووتوو. ئۆتۆمبیلێکی بەرگری شارستانی شارەزور بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە گەیشت، بەڵام بەهۆی خێراتە شەنەکردنی ئاگرەکە ناتوانێت کۆنتڕۆڵی دۆخەکە بکات و لەبەر ئەوە فەرمانگەی ئاوی شارەزور و هاوڵاتیانی خێرخوازیش هاتوونەتە ناوچەکە. دوای چەندین کاتژمێر لە سووتانی جاڕی جوتیاران و پیسبوونی ژینگە و لە ناوبردنی سەدان مێر و زیندەوەری نێوخاکەکە ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا. ئەمە چیرۆکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی ناوچە کشت و کاڵیەکانە، بەهۆی کەمتەرخەمی بەشێک لە جوتیاران و هاوڵاتیان لە سووتاندنی جاڕەکانیان بە بیانووی جیاجیا. ئێمە لەیرەوە داوە لەلایەنی پەیوەندیدار و لە خەڵکی شەکەین کە مەسئولانە هەڵسوکەوتکەن، چونکە ئەوەی ئێستا سوتاوە نزیکی ڕوبەری 700 دۆنم زەوی لە کەرتی بیسواری بێسانسوور و نۆزدەی باریکە و ناحی عەربەت سوتاوە. بەڕاستی ئەمە زەرەرێکە بە کشت و کاڵ و بە لە وەرگای منتیقەکە دیاردەیەکی زۆر ناخۆشەوە. ئەگەر هیمەتی برایانی ئەتفا و شارەوانی و ئاسایش و خەڵکی ئەم دوودێ و ئەم باریکە و ئەوانە نەبوایە، بەڕاستی ئەم دوودێ زەرەری ڕۆحی و گیانیشی تیا بوو. مامۆستایەکی ئاینیش دەڵێت تەنها خودای گەورە دەتوانێت دروستکراوەکانی بە ئاکر سزا بدات و حرامە هاوڵاتیان لەژێر هەر ناونیشان و پاساوێکدا بێت زەویەکانیان بسووتێنن و زیندەوەرانی بێزمان و دەسەڵات لەناوبەرن. باش واسانێ دەستکاری نەکە و حرامە سووتاندنی، باش واسانێ بەجێی بێڵێن بۆ ئەوەی حیوان و ئاژەڵ سوود لێ بینێن وەکو ئەجر و پاداشێکی دەستکەوتووە با دیسان ئەجر و پاداشتی بەردەوام بێ هەتا ساڵێک تش دیسان ئەیکاتەوە کشت و کاڵ. لێپرسراوی بەشی ڕوەک لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی شارەزوور دەڵێت سووتاندنی زەویەکان پاش دروێنەکردنی گەنم نەک هیچ سوودێکی زانستی نییە، بەڵکو بە زیان بۆ زەوی و خودی خاوەنەکەشی کۆتایی دێت. جوتیارەکان زۆربەی زۆری کێڵگەکانیان ئەسووتێن، ئەم سووتانە ئەبێتە هۆی لە ناوچوونی کۆمەڵێک شلی سوودمەند لە ناو زەویەکانە. تەبەقەی سەروی زەویەکە هەمووی مەوادێکی زیینووە. تەمان ئەم مەوادانە ڕۆک پێویستی پێێتی، ئەگەر بۆ نمونە بێن ئەگەر خۆڵەمێشێکدا بنێ چەند ڕۆکی تیا بنێ ناڕوێت یا سەوز نابێت. ئەمە نیشانەی ئەوەیەکەوە هیچ مەوادێکیان بێ. ئەم سووتانەش ئەبێتە هۆی سووتانی زەویەکە. ئەو پوش و پەڵاشەی کە تیا ئەمێنێتەوە ئەگەر ساڵانە پیا بێنێتەوە بەهۆی چەند گۆڕانکاری بەسەر یادێت لە پاییزە کە باران باری لەگەڵ زەویەکە تێکەڵ بێ وەکو مەوادێکی کیمیاوی لێت بڵێ وەک پەینێکی لێتێت کە زەوی سوودی لێن، بەڵام سووتانەکە بێتە هۆی زیانێکی زۆر بۆ زەویەکە و بێهێزکردنی زەویەکان. تەمەنە ساڵانە ئەم زەویانە کە ئەسووتێنرێت تێکەڵی خۆڵە چاکەکە ئەبێتەوە لەگەڵ تێکەڵی ئەم زەوی ئەبێتە هۆی لاوازکردن بێهێزکردنی زەویەکان. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا ئاگرێک لە سنووری گوندی یەخشیەوە بەرەو گوندی کانیکەوەی کۆنی شارەزوو دەستی پێکرده بوو کە زیاتر لە 2000 دۆنم زەوی جاڕی کرده بوو بە خۆڵەمێش و بەردەوامیشی هەبوو. لە وەرزی دروێنەی گەنمدا لە سنووری شارەزوور و ناحیە عەربەت زیاتر لە 600 دۆنم زەوی داچێرا و بە گەنم سووتان و ڕەنج و ماندووبوونی یەک ساڵی جوتیاران بەباچوو. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.